بەڕاستی ئەگەر ئیسرائیل پاشەکشەی پێ بکرێ، ئەگەر زایۆنیزم پاشەکشی بە معنایە پێ بکرێ، ئەگەر ئەو دەوڵەتە لەسەر پێ خۆدان لێتەوە، ئەگەر نەمێنێ بە معنایی ژێرپێی حەماس خاڵیە بێتەوە. بەڵام بە چۆن لە کوردستانە یەکێتی و پارتی نەکبەتی خەڵکی کوردستان بوونی یەکێتی و پارتیە لە ساڵان لە شاخە خۆیان کە بە نوێنێری خەڵکو و گوایە اعتراضاتی خەڵک در بە بەعز بۆ لە 30 ساڵی شەچی بە خەڵکەکەن نەکبەتی تەنانەت نەکبەتی بەردەمی ڕفراندۆم و جیابنەوەی خەڵکی کوردستان کە وەختێک کاتی بوو فرسەت بوو وجودی خودی پارتی بوو کە ئەو کاتە دیایەت بە هەمان ئەو دەرەجەیە کە نەکبەتی خەڵکی کوردستانی بوونی یەکێتی و پارتیە نەکبەتی خەڵکی فەڵەستین وجودی حەماسە کە خۆی هەڵواسیەوە بە مقاومەتی خەڵکیە یا بەشێکە لەو مقاومەتی کە لە ساڵانی پێشوە ئەگەر بە تووری ئەم 60 ساڵە تەماشا بکەی مقاومەت بەرگری لە بەرامبەر ئیسرائیلە بەرگی جیاجای بەخۆوە گرتو خە ساڵانی پێشوانە بوو. ساڵانی پێشوو بەرگی ناسیۆنال چەپی هەبووە، تەنانەت ئیسرائیلیان ناچارە کرد لەگەڵیاندا بنیشێت تەفاوزاتی مفاوزەیانە کرد مەگەر ڕێکەوتنی ئۆسلۆ ساڵی 93 کە دانیشتنەوە نەبوو بێن بە خۆیان وتەنی ئاشتیان حەلیکەن و حتا باز لە حەلی دوو دەوڵەتی ئەکراوانە ئەکرێ لەسەر مەشیان باسی بکەین.